بەدڵنیایەوە ئەگەر گۆشت بەدەستی ڕاوچێەوە گیرا ئەگەر ئەوراقی بۆ کرایە و درا بە محکەمە ئەو کاتە محکەمە ینی تەسەڕوفی پێوەکە و لە دەستی منێ بیبەخشینەوە ینی کاکاو ڕێسڵاو لێبێ وەکو بەڕێوەبەری بەشی پۆلیسی دارستانی خانەخین ئەم ماوەیە ڕاوکردن بەتایبەت لەو سنووری ناحەی قۆرەتوو زیادی کردووە تەنانەت لە ماوەی هەفتەیەکە 5 ئاسک ڕاوکراوە هۆکاری زۆربوونی ڕاوکردن لەو سنوورە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بەخێر بێن ئێمە بەتایبەت بەرە وەرزی سەرما ئاچین عادەتەن لە وەرزی سەرمایە دیاردەی ڕاوکردن زیاد دەکات ڕاوکردن لە وەرز بە وەرز ئەگۆڕێ لە وەرزی سەرما زیاتر سەرپێچیکاران هەوڵی ڕاوکردن دەدەن و سنووری چالاکی بەشی خانەقینیش وەکو هەموو کاتەکانی تر بە بەردەوامی لە ئەرک و دەرچوون و بەردەوامان ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە لە کار و چالاکینەوە ئێستاوین و بەردەوامی باشەوە ئەبینین زۆر جار ڕاوچیەکان هەڵدێن ڕاکەن هۆکاری دەستگیر نەکردنی ڕاوچیەکان چیەوە ئایەوە پێداویستیتان هەیە بۆ دەستگیرکردنی و ڕاوچیانە؟ ئێمە ئەوە نییە بڵێ هۆکار هەبێ بۆ دەستگیر نەکردنیان دەستگیر ئەکرێن ڕاوچەکان بەڵام ئەوانەی هەڵدێن هەنێ هۆکارە یەکەم هەبوونی زۆربەی ڕێگای ینی زۆری ڕێگای دەرچوون لە کەلارەوە بۆ بەشی خانەقینا بۆ سنوورەکانی تر شوێنی هەڵهاتن زۆرە و باشتربوونی ئۆتۆمبیلی ڕاوچی یانە وەسیلانەی کە بەدەست ڕاوچیەوەیە هۆکارێکن لە هۆکارانە چونکە ئێمە لە ڕووی سوتەمەنی لە ڕووی ئۆتۆمبیل گرفتی گەورەمانەیە و ئەوەی لە توانامان بووە کردومانە و بەتایبەتیش بازگەکانی ئاسایش زۆر سپاسیانەکەن زۆر هاوکارمانن ئەوەی لە توانامانە بنە کردومانە ینی ڕاوچی بە زەحمەت لێت ڕاوەکە و هەڵدێت و نەگیرێت. کاکاو ڕێ زۆر قسە لەسەر ئەو ئاسک و باڵندە و ئاژەڵان ناکرێت کە ڕاوەکرێن و دواتر لەلایەن پۆلیسەوە دەستی بەسەرگیرێت ئەو ئاژەڵانە چیان لێ بەسەر دوایەوە کە ئێوە دەستی بەسەرگرن؟ بەڵێ خەڵکێکی زۆر گومان لەوە ئاکەن کە ئەو ئاسکانە ئەگیرێت چی لێەکەن یا زۆر جاڵن چیتان لە گۆشتی ئەو ئاژەڵانە کرد بەخشیتان خواردتان ئێمە بپێ یاسا چۆن ڕاوچیەکە ئەگیرێ و دەستگیرەکرێ ئەو ئاژەڵەیشی کە ڕاوی کردو ئێمە بەدەستەوە ئەیدرین بە هەمان شێوە بە فەرمانی دادوەر ئەگەر گۆشتەکەی بە کەڵکی خواردن بێت دوای فحسکردنی لە ڕێی ڤێتەنەریەوە بە بڕیاری دادوەر لە ڕێی بەڕێوەبەرایەتیمانەوە بە لیژنە هەڵەسن بە مزایەدەکردنێکی ئاشکرا و ئەیفرۆشن. باشەواتە دڵنیادەنە هاوڵاتیان کە بە هیچ شەوەیەک ئەو گۆشتە نابەخشرێتەوە ئەفرۆشرێت؟ بە دڵنیایەوە ئەگەر گۆشت بەدەستی ڕاوچێەوە گیرا ئەگەر ئەوراقی بۆ کرایە و درا بە محکەمە ئەو کاتە محکەمە ینی تەسەڕوفی پێوەکە و لە دەستی منێ بیبەخشینەوە ینی ئیلا ئەبێت ینی لە ڕێی دادگاوە فەرمان بکرێت بە تەلەفکردنی یان بە فرۆشتنی.